بەناوی خی گەورە و میهرەبان ڕاگەیاندنی کۆتایی کۆنفراسی چوارەمی سەنتەری پەرەپێدانی لاوان ئەمڕۆ 5/5/2023 سەنتەری پەرەپێدانی لاوان بە ئامادەبوونی سەرجەم ئۆفیسەکانی شار و شارۆچکەکانی کوردستان کۆنفراسی چوارەمی بە سەرکەوتووی ئەنجامدا. ئەم کۆنفراسە لە کاتێکدا ئەنجامدرا بارودۆخی کوردستان بە گشتی و گەنجان و لاوان بە تایبەتی بە دۆخێکی دژواردا تێتەپەڕن. کۆچی گەنجان و کەمی هەلی کار و کێشەی دانەمەزراندن و دیاردەی ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و زیادبوونی ئەم ڕێژەیە سەنتەری لاوانی کوردستان وەکو هەستکردن بە لێپرسراوێتی ئەم ئاریشانە بانگێشتی لاوان و گەنجان و لایەنە پەیوەندیدارەکان دەکاتەوە کە ڕوبەڕووی ئاریشەکان ببنەوە و فشار لەسەر لایەنە پەیوەندیدارەکان دروست بکەن بۆ بەدیهێنانی چارەسەر. لەم کۆنفراسەدا جەخت لەسەر خزمەتکردنی لاوان و گەنجانمان کراوەتەوە تاکو لاوان و گەنجانی کوردستان بەشداریان پێ بکرێت لە کایەکانی خزمەتگوزاری و کاری سیاسی و حکومڕانی کە ئەمەش بە ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵدا تاکو چیتر گەنجان و لاوانی کوردستان بێئومێدتر نەبن و کۆچ نەکەن و کوردستان بەجێ نەهێڵن. کۆنفراسی سەنتەری لاوان پشتگیری و پشتیوانی خۆی بۆ دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری لە حکوومەتی ماوە بەسەرچوو پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان دەکات. ئەمە و هەمواری پەیڕەوی ناوخۆی بۆ 4 ساڵی ئایندا تاوتوێ کرد